روز قدس روزی است که باید لا ڕۆژی جیهانی قودسدا کە لەلایەن ڕێبەری کۆچکردووی کۆماری ئیسلامی ئێران ئیمام خومەینیەوە لە دوایینی مانگی ڕەمەزان دیاریکراوە و بووەتە بۆنەیەکی گەورەی جیهانی ئیسلامی. ئایەتوڵا عەلی خامنەئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە وتارێکیدا کە سەرجەم کەناڵە فەرمیەکانی ئێران بڵاویان کردەوە ڕایگەیاند پرسی فەڵەستین و قودس شتێک نییە ڕێگە بدرێ لەبیر بکرێ. هەروەها وتیشی وڵاتانی عەرەبی پشتیان لە فەڵەستین کردووە. عەلی خامنەئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ڕاشیگەیاند پرسی فەڵەستین ئەوە نییە کە غیرەتی گەلانی موسڵمان ڕێگە بدا لەبیر بکرێ. ئەگەرچی ئەمریکا وڵاتانی دیکەی نۆکەرانی لە ناوچەکە هەموو پارە و توانای خۆیان بۆ ئەم کارە بەگەڕ خستووە. ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ئاماژەی بەوەش کرد زۆربەی دەوڵەتە عەرەبیەکان لە پاش بەرگریکردنی سەرەتایی کە بەشێکیان جێگەی سوپاسە بە ئەسپایی خۆیان ڕادەست کرد بەتایبەت لە دوای هاتنەناوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک سەرپەرشتیاری دۆسیەکە بەمەش هەم ئەرکی مرۆڤایەتی و ئیسلامی و سیاسی و هەم غیرەت و گەورەی عەرەبی خۆیاندایە دەستی فەرامۆشی و لە ڕێگەی بەخشینەوەی هیوای پڕوپوچ یارمەتی ئامانجەکانی دوژمنانیاندا. برای این منطقه است و به یقین ریشه‌کن و ازاله خواهد شد. هەروەها ئاماژەی بەوەدا ئەو کارانەی کە نابێ لەبیر بکرێت سیاسەتی ئەمریکا و ئیسرائیلە لە پەرەپێدانی شەڕ و ڕێکخستنی شەڕی ناوخۆی لە سووریا و پێکدادانی سەربازی و کوشتوبەر لە یەمەن، تیرۆر و کاولکاری، ڕێکخستنی داعش لە عێراق، هەندێک وڵاتانی موسڵمان بە ئەنقەست و هەندێکیش بەنا ئەنقەست لە خزمەتی پیلانەکانی دوژمنن. هاوکات ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی گەلانی ئێران باسی لەوەش کرد سیاسەتی ئاساییکردنەوەی هەبوونی ئیسرائیل لە ناوچەکە یەکێک لە گرنگترین سیاسەتەکانی ئەمریکایە. هەندێک وڵاتانی عەرەبی لە ناوچەکە کە ڕۆڵی نوێنەری ئەمریکا دەگێڕن لەو بوارەوە ڕێگە بۆ ئەو کارە خۆش دەکەن. سەبارەت بەو تاوانکاریانەی دەرهەق بە خەڵکی بێتاوان و سڤیل لە سەراستی جیهان پەیڕەو دەکرێ، ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران وتی ئەمڕۆ هەموو دنیا بە یەک ڕێژە ژمارەی قوربانیەکانی کۆرۆنا لە جیهان دەژمێرێت، بەڵام هیچ کەس پرسیاری نەکردووە و ناپرسێ کە ئایا بکوژ و بەرپرسی سەدان هەزار شەهید و دیل و بێسەر و شوێن لەو وڵاتانەی کە ئەمریکا و ئەوروپا ئاگری جەنگیان تێدا هەڵگیرساند کێیە؟ بەرپرسی ئەو هەموو خوێنە بەناحەق ڕژاوە لە سەرخاکی ئەفغانستان، یەمەن، لیبیا، عێراق، سووریا و وڵاتانی دیکە کێیە؟ بەرپرسی هەموو ئەو تاوان و داگیرکاری وێرانکاری و سیستەمە لە فەڵەستین کێیە؟ بۆچی هیچ کەسێک ئەم ملیۆنان مناڵ و ژن و پیاوەستەم لێکراوە لە جیهانی ئیسلامیدا ناژمێرێت؟ بۆچی هیچ کەس سەرخۆشی لە کۆمەڵکوژی مسلمانان ناکە؟ بۆچی دەبێ ملیۆنان فەڵەستینی 70 ساڵە لە ماڵ و حاڵی خۆیان دوور بن و لە مەنفا ژیان بەسەر برن؟ و بۆچی دەبێ قودسی شەریف قیبلەگای یەکەمی موسڵمانان هەتک بکرێ نەتەوە بەناو یەکگرتووەکان بە ئەرکی خۆی هەڵناسێت و ڕێکخراوەکانی بەناو مافەکانی مرۆڤیش مردون؟ کمرنگ کردن مسئله فلسطین در ذهنیت جوامع مسلمان و به سمت فراموشی راندن آن است و فوری‌ترین وظیفه مبارزه با این خیانتی است که به دست مزدوران سیاسی و فرهنگی دشمن